دانی دایک و باوکە نازانێت خی پەروەردگارە فەرمێ فلا تقل لهما أف ولا تنهرهما نەکەن مسلمانان بەتایبەت گەنجان بڵێن ئۆفش لە بەرامبەر دایک و باوکتان چونکە ئۆف تاوانە عقوقە لە تاوانە گەورەکان ئەگەر کەسێک لە دایک و باوشی بدات ئەگەر کەسێک دایک و باوشی دەرکات ئەگەر کەسێک سوکایەتی و جنێو بە دایک و باوشی بدات مەلعون من لعن والديه لعنەتی خوا لەو کەسە بێکەوە لعنەت لە دایک و باوشێکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام جنێو بە دایک و باوشی ئەدات لعنەت لە دایک و باوشێکات ئەو کەسە مەلعونە خوا پەنامان بدات نازانێت خی پەروەردگار لا يقبل الله منه صرفا ولا عدلا خی پەروەردگار نەفەرزی لێ قبوڵەکە و نەسونەت وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام نازانێت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام مەلعون من عق والديه هەر کەسێک عەزێتی دایک و باوکی بدا ئەو کەسە لای خی پەروەردگار مەلعونە لە ڕەحمەت و میهرەبانی خی تەعالا دەرەچێت خوا پەنامان بدات کەواتە گەنجان ڕێز لە دایک و باوکتان بگرن چونکە هەر کەسێک عەزێتی دایک و باوکی بدات لە ڕۆژی قیامەت خی پەروەردگار ڕەحمی پێ ناکات و ئیکاتە ناو ئاگری دۆزەخەوە ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم خی پەروەردگار سێ تاقم لە ڕۆژی قیامەت نەقسەیان لەگەڵاکات نە بە ڕەحمەت تەماشایان نەکات و نە ئاوڕیان لێداتەوە بەڵکو تووڕەشە لێیان یەکێک لەوانە ئەوەی کەوە عەزێتی دایک و باوشێدات ئەو کەسانی کەوە عەزێتی دایک و باوشیان ئەدەن با شەو ڕۆژ لە مزگەوت بکەویت با سەدەقە و خێرش بکەیت با زەکات دەربکەیت با حەج و عومرەش بکەیت واللهی ئەگەر بێت و لەگەڵ دایک و باوکت باش نەبی واللهی سەرفراز نابیت بەڵکو تۆ ئاگری دۆزەخ جێتە خی تەعالا پەنامان بدات نازانێت ئەو کەسەی کەوە عەزێتی دایک و باوکێدا هەر لە دنیا خی تەعالا تۆڵی لێسەنێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام بابان معجلان عقوبتهما في الدنيا البغي والعقوق دوو کردەوە هەیە دوو تاوان هەیە خی تەعالا پێشێخە لە دنیا تۆڵە لە خاوەنەکەی سەنێتەوە یەکەمیان بەغی زوڵمکردنە چونکە الظلم ظلمات يوم القيامة ئینسان نە بە زمانی زوڵم بکات نە بە دەستی نە بە فعلی نە بە کرداری دووەمیان العقوق ئەو کەسەی کەوە عەزێتی دایک و باوکێدا لە دنیای خی تەعالا پێی دەرەخات عەزێتی دایک و باوک دەدەی تۆش مناڵەکانت عەزێت دەدەن لە دایک و باوک دەدەی مناڵەکەت گەورە بێ لێت دەدات دایک و باوکت دەرەکەی مناڵەکەت گەورە بێت دەرتەکات بۆ خێزانەکەت دایکت دەرەکەی لە ماڵ کاتێک تۆش پیرە بیت و چتە ناو ساڵ پێویستت بە مناڵەکەتە و ئەو کاتە الجەزاء من جنس العمل مناڵەکەت تۆش دەرەکا و ڕێزت لێ ناگرێت خی تەعالا پەنامان بدات